ئەو بەردەم دەیە و فڵاو بەدلانە فڵاو پێویستمان پێ دەبێت بۆ مامیشەکان ئەمەش بەدلێ بۆ ڕێبەرکردنی ڕێزگاری لەم پێوەدان و ڕێزگاریان کەمانێ پێویستە شش کەشمان پێویستە چرخ تێناوە يا الله باسمك يا رب العالمين بسم الله لا إله إلا الله لا أرحم الراحمين الروين برو شوستان ولاي هنگا كان من وەرە خوار زاوەرە بەنزینی مەحەسەنمان بۆ تێکە لێمان سەختە سینە شوێستانێ پڕکە خوارزە پڕکە دوێنێشم بای 50,000 تێکرۆ بەسەر نازانم بەهار پێمان بەدەست بەکمان بکەوێت لێ مشکلێ حەت چەند جارێ دەچم بۆ شوێستانێ بۆ کورمێشان لە ماڵ ڕاکەبەڕە دەکەم تقریبا 140,000 بەس بەنزینە بارێ بەخوای بێزگام و جارش ڕۆنی دەبێ بگۆڕینەوە زۆر هەورازەکان سەختن بەخوای بە کچوون و هاتنەوەی ئەوەندەی دەوێت سلامت دایمەخ باشتی دابەزێن 100 ڕۆشتی ڕێگاکە چەند سەخت و ناخۆش بوون چت پێ لەوێ تێیچی باسە بەکری بێنە جارێ خۆتو نانەکەی بەرە من مەسکە دێن باش نانەکەی بەرە چی بێنم چی دیکەن پێ بوو دەبڕ تۆ ئەداوە ئێمە ئەوڕۆکە لە قەڵاتزێوە هاتین بەرەو گوندی باوزێ و لە گوندی باوزێش بەرەو کوێستانەکانی ئەو سنووری گوندەکە حەڕەمی گوندەکە ئێرە ئەو شوێنی لێ دانیشتوین پێی دەڵێن سەری قۆڕغان لەولاتر هەمانە بناوێن و هەمانە کبۆ و لەو دی شیلانەیە و ئیتر هەر موچە و چەند موچەیەکە هەر موچە ناویش تایبەت بەخۆی هەیە و ئی چەند بەرەبابێک و چەند ماڵە خزمێکە بەڵام هەموو خزمان بەگشتی خزماتیان لەگەڵ یەکتری هەیە و ژن خوازی و خاڵۆزا و پورزاتی و مام و برازاتی وانە تێکەڵی کردوونە ئینشاڵڵا ئەوڕۆ بەرنامەیەکی جوان لەسەر هەنگ لەسەر زیندەوەرێکی زۆر بچووک بەڵام خزمەتێکی زۆر گەورە مێشێکی زۆر بچووک بەڵام عەقڵیەتێکی زۆر گەورە کە ژیان پابەندە
بەبوونی ئەوە بەحز دەکەین ئینشاءڵڵا. ئێمە بۆ ئێرە ساڵانە لە وەرزی کە دوای ئەوەی کە وەرزی زاوزەی هەنگ دەرکردنی شەڵخە کۆتایی پێدێ فەصلی خەزنی هەنجوین و دروستکردنی هەنجوین دەست پێ دەکا هەنگەکانمان بۆ کوێستانەکان دەگوازینەوە لێرە هەم شوێنی مەسقەدراسی خۆمانە هەم زیارەتە هەم توجارەتە هەم ماڵە خزمەکانمان بەسەر دەکەینەوە کوستەردان و بۆنە شتەکان بەشداریان دەکەین ئیتر هەر بۆنەیەک بێ هەمیش هەنگەکانمان دێن فەحس دەکەین پشکنیە هەفتەی جارێک دە ڕۆژ جارێک دێین پشکنینیان بۆ دەکەین بۆ ئەوەی چکە هەنگیش وەکو مرۆڤەکان نەخۆش دەبێت کێشە و گرفتی دروست دەبیان لە ڕێگاکان شانەکانیان تێک بڕوخێنەوەنە چارەسەر دەکەین نەخۆشیەکی هەبێ بۆی چارەسەر دەکەین هەیە لە ڕێگا لە ڕێگاکان بەر یەکتر دەکەون شاهنگ نامێنێت ئەگەر شاهنگ نەما ئەو هەنگە دەفەوتێ ئەگەر هەنگەوان بۆی دابین نکاتەوە ئەوەش تەمان ڕێگای تابێتی خۆی هەیە دەبێت بۆی دابینکەینەوە گەوری وردە شێشانە ڕوودابن بەرحاڵ ئەم وردەکاریانە و دروستکردنی هەنجوین کە هەنگ چۆن هەنگ دروست دەکا وە گرنگجی هەنگ و هەنجوونەکو چارەسەر و کۆمەڵە کوردەکارونی هەنی دیکە لە ناو هەنگەکانی شاڵە بە ئێوەی بەڕێز دەناسێنی ئەرێ دەڕۆین بەرەو لای هەنگەکانمان فەصلی بەرەو فەصلی درێنەی مێشی هەنجوینی دێ بۆی بتوانین زانین بەرهەمەکانیان چۆنە و چی هەیە چ نییە بەڵام تەسەور ناکەم ئەو ساڵیش لە ساڵانی پێشووتر باشتر بن بەهۆی بەرزبنەوەی پلەی گەرما و زۆری خۆڵباران و زۆری ڕەشەبا و ئەوانە هەموو کاریگەری زۆر نەرێنی هەیە بۆ سەر هەنگەکان نایاڵی بێنە دەرە ئیش بکەن لەلایەکش ئەو شی لێ گوڵان هەیە و شی دەکاتەوە ئەگەنا ئەو سروشتە جوانە ئەو هەموو لەوە ڕیمێشی زۆر گونجاوە بەس ئەو گەرما و بەرزی پلەکانی گەرماوای کردووە شیلەکە کەم بێتەوە بۆیە مێشیش زۆر بەرەو پێش و بەرەو تەتەورات نییە ئەوانەی دەبینی بەخوا هیچیان بە کەڵکی بڕینەوەی نیان ئەوانەمان پێویست دەبن بۆ دووکەڵێ بۆ پشکنینی ناو هەنگەکان فاسکردن ینی بە کوردەکەی پشکنین پێویستمان بەوەیە دووکەڵ دروستکەین ئەو دووکەڵێکی هێواش لە هەنگەکان دەدەین سەرەتا بۆی پەلاماری پێوەدان نەدەن و هەم سەلامەتی خۆشمان ئەوجا بۆ بزانین ناوەرۆکی لە ناوەدا شانەکان چۆنن پێویستیان بەچیە ئایا بەرهەم ڕوو لە زیادبوونە ڕوو لە کەمبوونە بۆیە پێویستتر سەرەتا دووکەڵێکی دروستکەین ئەمە دووکەڵ شەشەکەمان حازر دەکەین ئاگرەکەمان خەریکە دروست دەبێ خێنە ناو دووکەڵ شەشەکەەوە بۆ ئەوەی کاری خۆمان لێسەر بکەین کڵاوشیش دەکەینە سەرمان لەبەر نەوەک پەلامار بدەن چکە هەنگ کە کاتێک پشکنی نوشتی بۆ دەکەی بەرگری لە ماڵەکەی خۆی دەکات پەلاماری دەدا عیلاقای نییە چێ سەحاب و چێ سەحاب نییە ئەو بە هەموو شێوەیەک ماڵەکەی خۆی دەپارێزێ لەبەر ئەوە ئەومان بکەین باشە خۆ پارێزی بکەین هەنگ تاکە زیندەوەرە کە خۆراک بۆ مرۆڤ دروست دەکات هەنگ بە تەنها کارگەیەکی دروستکردنی هەنجوین نییە کۆمەڵێک بەرهەمی ناوازەی هەیە و هەر یەکەشیان تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی تەندروستی و لە ڕووی چارەسەری نەخۆشیەکان و لە ڕووی کۆمەڵێک دا و دەرمان و جوانکاری و
کارگەکان و دروستکردنی هەندێک پێداویستی و کرێمەکان و ئەو شتانە. ئێستا ئەوانەی دەیبینی ئەوە پاسەوانی بەردەرگیان و لە هەمان کاتدا کۆمەڵێکی دیکەش هەن لە کاتی کە گەرما پلەی گەرما بەرز دەبێتەوە باوەشێنی ناو شانەکانیان دەکەن بە باڵەکانیاندا. ئەو باڵە بچووکەی تۆ دەیبینی لە یەک چرکەیدا 230,000 دەسوڕێتەوە بە دەوری خۆیدا لە یەک چرکەیدا ئەو بەپێی توێژینەوەکان تەبات. یعنی لە یەک دقەیدا زیاتر لە 11,000 دەسوڕێتەوە بەو هۆیەوە باوەشێنێکی تەواو دروست دەکات بۆ ناو کوورەکەی و لە گەرما و ئەوانە دەیپارێزێ بۆی شانەکان لە توانەوە و خەساربوون و ئەو شتانە بپارێزێ. چونکە هەم گەراکانی کە لە ناوەدا گەرا و کرمۆکەی هەیە و هەم هەنجوینەکەی ناوی دەبێت لە سلەی زستان و سلەی هاوین یەک تایم کەشوهوای هەبێت. جا لە زستاناندا تۆپەڵ دەبن بە پلەی گەرمی خۆیان بەرز دەکەنەوە بۆی ئەو پلەی گەرمی دابینکەن کە پێویستیانە کە 37 پلەیە و لە هاوینیشدا بەو شێوەیە بۆیە هەندێک جار کە پلەی گەرما زۆر بەرز دەبێتەوە ئەگەر سێبەریان لێنە ئێستا هێرە شوێستانە بۆ ئێمە دەمان نەپۆشوە کاریگەریەکی وای نییە گەرما لێرە تەماشاکە ئێستا ساعت 12 نیوەڕۆیە تقریبان پلەی گەرما ڕەنگە 35 بێ لێرە. تەماشاشی ئەو ئیتارە بکەین باوە باشترتان بۆ شەرەحکەم. ئەوە هەنجوینی پێگەیشتووی پێ دەڵێن سەرمۆر کراوە. هەنگەکان کە کاتێک هەنجوین پێدەگا سەرمۆری دەکەن. سەرمۆری دەکەن بە شێوەیەک بۆ ئەوەی هەوا لێ نەدا بە پاکوخاوەنی بمێنێتەوە خراپ نەبێ. ئەو شیلەی کە کۆی دەکەنەوە لە سەرەتادا 170 بۆ 180 ئاوی هەیە ڕتوبەی هەیە شەی هەیە. بەڵام هەنگەکان کە دەیکەنە ناو ئەو چاوگە شەش پاڵوانەوە ئەوانەی خوارێ بەتاڵن هێشتا پڕ نەکراون بە پلەی گەرمی خۆیان و باوەشێنی باڵەکانیان ئەو 170 کەم دەکەنەوە بۆ 180 بۆ ئەوەی میکرۆب وشت لەسەری نەژێ چونکە میکرۆبەکان لە شەی بەرزتر و ئەوەتر دەژین. هەر بۆ یەشە کە هەنجوین تاکە خۆراکە ئەکسپایر نابێ ینی ماوەی بەسەرچوونی نێو تێک ناچێ دەگەێنە ڕادەیەک کە میکرۆبەکان نەتوانن لەسەری بژین و خراپی بکەن. هەروەها بە جۆرێک سەرمۆری دەکەن کە هەوا لێی نەدا نەچێتە ناویان. لە هەمان کاتدا کاتێک گەرا و کرمەکان سەرمۆر دەکەن ئەوان بە شێوەیەک سەرمۆر دەکەن کە ئۆکسسیژین و هەوا بە ناویدا بڕوات بۆی گەرا و کرمەکانیان بتوانن هەناسە بدەن و درێژە بەژیان بدەن. بەڵام سەرمۆرکردنی شانەی هەنجوینەکان زۆر جیاوازترە ئەوان بە پێچەوانەوەیە هیچ هەوا ناچێتە ناویان و سەرمۆرەکەی ئەوان هەوای نابێت چێتە ناو بۆەوەی هەنجوینەکە بە پاک و خاوەنی و وەک خۆی بمێنێتەوە هەمیشە. ئەنجا ئەوە هەنجوینێکی پێگەیشتوویە ئەو شانە بۆ دەری دەکەین ئەوە خواردنی نیوەڕۆمان دەبێت ئینشەڵڵا. جا نەختێکی کە دووکەڵی لێ دەین خۆشانە جوان بوو بۆ خواردنی تەما ئەم چۆتێ سپی و جوانە. هەنجوینێکی فرێشی تازە پێگەیشتوویە 175 پێگەیشتووە بەشی خوارەوەی ماوە تەواویکەن. ئەم بەشی خوارەوەش وا خەریکن هەندێک سەرمۆری دەکەن وەکو ئاماژەشمان پێدا سەرمۆرکردنی شانە هەنجوینەکان بە شێوەیەکە کە هەوا نەچێتە ناویان ئۆکسسیژین نەچێت بۆ ئەوەی بە پاک و خاوێنی و بمێنەوە و هیچ میکرۆب و شت لە سەریان نەبێ و بە پاک و خاوێنی چکە هەنجوین تاکە خۆراکەکەی ئەکسپایر نابێت کە ماوەی بەسەر ناچێ و تێک ناچێت. ئەوە یەکێک لە بەرهەمەکانی هەنگە. بەرهەمێکی دیکەی هەنگ شەمەیەکەیەتی ئەو شەمەیە کە پێشتر ئاماژەمان پێدا بە شێوازی چۆنێتی دروستکردنی ئەوە جۆرە دەرمانێک کە شیرتی دژی ڤاروای پێ دەڵێن دژی پندی ڤاروە لەسەر ئەوە جۆرێک نەخۆشی هەیە جۆرێک دژمن هەیە دژمنی هەنگە ئێستاوە تایەتی ئەوە پێویستە چارەسەر بکرێن بۆ یەک دانە هەیە لێرە ئەوە تا جۆرێکین هەیە تووشی
هەنگەکە تووشی قرتانی باڵی دەکات توانای فرینی نامێنێت توانای ئشکردنی شیلە و گوڵانی نامێنێ توانای فرینی نییە ئەوە پێ دەڵێن پندی ڤاروە لەسەر پشتی هەنگەکەی دەژی ژیان بەسەر دەبە هەنگەکانیش کە هەستیان کەدەوە تووشی نەخۆشی بووە و ئیشی پێ ناکرێت دوور فڕێ دەدەن چونکە لە ناو هەنگدا ئەوەی هیچ ژنەکە مافی ژیانی نییە ئەوانە گەرای سەرمۆرن گەرای تەمەەن جۆرا و جۆرن هەیە هەفتێکی کە پێدەگا هەیە سە ڕۆژی کە پێدەگا هەیە دە ڕۆژی کە پێدەگا ئەوە گەرای جۆرا و جۆرن بەرهەمێکی تری هەنگمان دەرەمێ و شەمێ ئەوە شەمەیەکەش تەبعاً ئەوە لە هەندێک لە کارگەکاندا بەکار دەهێنرێت بەو جۆرە هەنگاوان کۆی دەکاتەوە ئەوە جاریان لە ئەو کاتێککە هەنگ لە فەرازە دەدا شەمێش ئەهمیەتی خۆی هەیە لە هەندێک لە کارگەکاندا لە دان و دا و دەرمانەکاندا بۆ دانانی دروستکردنەوەی بناغەی مێوی پورە هەنگەکان بەکار دەهێنرێتەوە جارێکچکە کاتی دەسەڵگرتنە وەختی نیوەڕۆیە ئیسلاحاتێکی بۆ بکەین نانەشی بخۆین نوێژێکی بکەین دوای دەست پێ بکەینەوە شعرەکانی دەزانیتەوە هەموو هەجوو جنێ و ئەو شتانە زۆر جنێ و قسەی ناشیرن بە مامەکەی دەڵێت مامەکەشی دەڵێ وەڵای باشەوە داوەتیشی بکەم قسەی دیکەم چی دیکە پێ ناڵێت بەخێوکردنی هەنگ ئەگەر بە شێوەیەکی زانستیانە و بە جوانی بەخێو بکەی بۆی بەرهەمێکی ئاوات هەبێ کە شایستەی ئەوە بێ کە خەڵکانێک بیکری بۆ چارەسەری نەخۆشیەکان شیاو بێ و هەنجوونێکی بێغەش و بێ فێڵ و معقول بێ و خەڵک لێ ڕازی بێت بەڕاستی زەحمەت و ئەرک و ماندووبوونێکی زۆری دەوێ گەرمیان و کوێستانی دەوێ چونکە هەنگ سروشتی تەبیعەتی یعنی سروشتی وەکو سروشتی مرۆڤ وایە بە زستانان سەرمای دەبێت بە هاوینان گەرمای دەبێت بۆیە پێویستە لە زستانان شوێنی گونجای بۆ دابینکەی لە هاوینانی شوێنی گونجاو بۆ فێنکاتی و شوێنێکی وا کە بەرهەمی ڕووەکە کشت و کاڵیەکانی وا لێ بن کە گونجاو بێ بۆ بەرهەمهێنانی هەنجوین بۆیە ئێمە لە گەرمیانەکان هاوینان بۆ کوێستانەکانیان دەبێن لە مەوسمی هەنجویندا لە سەرەتای لە نهایەتی مانجی پێنج لە سەرەتای مانجی شەش دەگوازینەوە هەتا مانجی دەیان دوای بارانی پەڵێ بەڵام هەموو هەفتان جارێک پشکنینیان پێویستە بۆی کە کێشە و گیرگرفتێکیان هەبێت چونکە زۆر جار لە کاتی گواستنەوەدا لە ڕێگاکاندا هەیە شانە تێک دەڕوخێ هەنگ بە خۆی هەنجوون گەرمە قورسە لە ڕێگاکانیش پڕ تاس و چاڵ و چۆڵە بە تاسەی تێک دەڕوخێ هەیە هەنگەکە ئیبادە دەبیان مەلیکەی نامێنێت شاهنگ نامێنێت لەو حاڵەتەیدا دەبێت بۆی دابینکەوە دەبێت هەنگاوان بەردەوام هەنگەکانی فەحس بکە هەنگاوانی بە ئەزمموونیە کارەما هەنگاوانی بەتوانە پێش ئەوەی سەری سەرخەباغی سندوقەکانی شەڵداتەوە کە ئەوەش تەماشای هەنگەکەی کرد یعنی وەکو کتێبێکی کراوە دەی خوێنێتەوە داخوا لە ناو ئەوێدا چ هەیە ئەگەر شارەزای هەبێ و ماوەیەکی من خۆش نییە بەدەمی خۆت هەندێک شتکەی بەڵام 37 ساڵە ئەوە لەو پیشەیەدام ئەزمونێکی زۆرم وەرگرتووە زۆر جار کوردوتنی کەوتومە سەرسازی عەلی بە سەدان هەنگم بە یەک لەحزە ئیبادە بووە بە ئافاتە سروشتیەکان بە قەسبی تۆباران و کوێستانەکان بە داو دەرمارشاندنی بەداخەوە هەندێکش لە دووتارەکان داو دەرمانی قڕکەر و ژەهراوی کە دەڕشێنن کاریگەری زۆر نەرێنی هەیە و زۆر خراپی هەیە و هەنگەکان پێی ئیبادە دەبن پێی دەمرن لە وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتی سین ئێستا بە ئامێرێک داو دەرمانی بەیانی لە جاتی داو دەرمانی قڕکەر و ژەهراوی بە ئامێری لێزەر کە بە کارەبا ئیش دەکا بەکاردێنن بۆ زیندەوەرە زیان بەخشەکان و ژوجیا زیان بەخشەکان ئەوە هەم بۆ سەلامەتی و تەندروستی مرۆڤ باشە هەم بۆ پاراستنی ژینگە باشە هەم پاراستنی ئەو هەنگ و شتانە کە ژیانی پێوە پابەندە.
هەنگدا دوو جۆر هەنگمان هەیە، ڕەشە هەنگ و زەردە هەنگ، یان پێی دەڵێن مەڕ و بزن. ئەوە مەڕەکان زۆر لەسەر خۆ هێمنن بۆ پێوەدان پەلامار نادەن، بەس بزنەکان زۆر پەلامار دەدەن. پێوەدانشی بە جەماعی دەکەن، بە کۆمەڵ پێوە دەدەن. پێوەدانیشان بە ئازارە، هەرچەندە پێوەدانەکان دەرمانە، بەڵام ئێمە زیاتر مەبەستمان سەلامەتی هەنگەکانمانە. ئەوەی ڕاستی بۆی حەز ناکەین نە بە کەسەوە بدەن، نە ئازار بە کەس دەن، نە بە خۆشیان بفەوتن، چکە هەنگەکە بە خۆی دەفەوتێ کاتێک پێوەدا. لەبەرەوەی تزوەکەی شێوەی دڕکە بە ئاسانی دەچێتە ناو شوێنی پێوەدرا، بەڵام کاتێک هەڵدەستەوە دڕکەکانی گیر دەبن، کە گیر دەبن ئیتر تزوەکەی و بەشێک لە کۆئەندامی زەهرەکەی لە شوێنی پێوەدرا پێوە دەمێنێ، بەجێ دەمێنێ. ئەو بەجێمانە وا دەکا کەمتر لە دەقەیەک هەنگەکە بژێ دەبێتە هۆی مردنی. ئەمجا خەڵکانێک هەیە کە هەنگ پێوەی دەدا، هەوڵ دەدا تزوەکەی دەربێنێتەوە بە پەنجەی، ئەوە هەڵەیە. لەبەرەوەی لەسەروی لە شوێنی پێوەدا تورەکەیەک هەیە، تورەکەیەکی بچکۆلە هەیە پڕ لە زەهرە. کاتێک بە پەنجەی دەری دەکا، ئەو زەهرە دەگوشرە زیاتر دەچێتە ناو گیانی پێوەدراوە، ناو شوێنی پێوەدراوە، ئازاری زیاتر دەبێت. بەڵام تۆ بە دەرزیەک بە شوێت شتێکی گونجاو تورەکەکە ئاوالا دەدەیت، تزوەکە دێتە دەرێ، زەهرەکەش ناچێتە ناوێ. ئەگەر ئەو کەسانەیە حساسیەتیان هەیە یان ئازاریان هەیە یان پێی قەڵسن بۆی ئەستور نەبێ، باشترین حەلی سروشتی ئەوەیە ئەگەر خەستخانە و شت دوور بوو، ینی کابرا پێی خۆشە ئەستور نەبێ یان حساسیەتی وەرنەگری، شوێنەکە بە ئاستەم تەڕ بکە، بە خوێ لە سەردانی ئازاری نامێنێ، ناش ئاستێ پیوازی تیژیشی ڕێبخشێنێ ئازاری خۆگە دەستکەی و هەنجوونی بخوا ئازاری هەر نامێنێ. سامە ئەوەشمان بە فەحسکەین. دیارە بەپێی ئەوەی کە مانجی پێشوو هات و موسەیرم کردوون هەنگەکان بەرەو لاوازی دەڕۆن، لەبەرەوەی بەخوا کەشوهەوا گونجاو نییە، کەشوها زۆر گۆڕاوە، هیچ بەروبوومێکی جوتیاری وەک پێویست نییە. ئەگەر بەرەو لاوازی و گەشە بانایە بەرەو لاوازی نەبان، ئێستا نەمان دەتوانانی بەو شێوەیە لێرە بوەستین. تەماشایکە ئەو شانە هیچ هینێکی تیان نییە، هیچ ئەنجوونێکی تیان نییە، کەم زۆر کەم بەشێکی کەم لەوەر بە کەڵکی بڕینەوەی نایە، ئەوە شەروایە. زۆر پرسیاریەوەمان لێ دەکرێت هەنجوینی ئەسڵی و هەنجوینی عادی چۆن لە یەکتر جیا بکەینەوە. بێگومان خەڵکێکی کەم هەیە بڕوای بە هەنجوینی ئەسڵی مابێ، لەبەرەوەی لە بازاڕەکان پڕن لە هەنجوینی غەش، هەنجوینی ئێرانی، هەنجوینی تورکی، هەنجوینی سعودی، هەمووشی دەڵێ دەرەجەیەکە و ئەسڵە و وایە. کاتێک دەشیکڕی نەکوالیتەکەی ئەوەیە خەڵکەکە لێ ڕازی بێ، نا قەناعەتی پێی هەیە، لەبەرەوەی فرت و فێڵ و غەش زۆر بووە. بەڵام باشترین شت کە بڕوات پێ بێ کە ئەسڵە یەکەم شت بڕوات بەو هەنگەوانەی هەیە کە بەرهەمەکەت لی دەست دەکەوێت، ئایا هەنگەوانە بەرهەمی خۆیەتی تا چەند لێی رازی، ئایا جێسیقەیە سابقەی چۆنە لەگەڵ بەرهەمێنانی هەنجوین. ئەوە یەک. دوو، بە شێوەیەکی زانستیانە تەنها مختبەر زیاد دەکاتەوە، مختبەر ڕێگا ڕادەی شێو ڕادەی گوڵەکان و فلوکتۆز و کروتۆز و ئەوانەی کە لە هەنگویندا هەیە هەمووی مختبەری پێشکەوتو و تاقیگەی پێشکەوتو جیای دەکاتەوە. هەنجوینی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا پلەی یەکەمی هێناوە، چەندین جار لە پێشانگانی نێودەوڵەتیەکان پلەی یەکەمی هێناوە. خۆشبەختانە هەنجوینی هەرێمی کوردستان هەناردەی دەوڵەتانی کەنداو کرا، هەنجوینی هەرێمی کوردستان هەمووی باش بوو، بەس بە پلەی یەکەم چوار هەنگەوان دەرچوو کە بە شانازیەوە پشکی شێر بەرمن کەوت لە ئاستی هەولێردا. بەڕێزێکی کە ناوی بە ناوی مامۆستا ئیبراهیم مەجید ڕێزم بۆی هەیە، مامۆستای زانکۆیە، زۆر شارەزایەکی زۆر باشە لە کاری هەنگەوانی تا برایکی دیکەی بەڕێز ناوی کاک بارزانە، برایکی دیکەی بەڕێز خەڵکی ئاکرێ ناوی کاک ئەحمەدە، ئەویش ئەوانە هەموو هەنگەوانی نمونەیی بوون. تەبان هەنجوینی هەرێمی کوردستان وەکو بڕاندێک ناسراوە، هەموو کاتێکی پلەی یەکەمی هێناوە لە هەر پێشەنگاژی نێودەوڵەتی کە بەشدار کرابێت. بەڵام ئەوەندە لە بازاڕەکان هی ئێرانی و ئەولا داخڵ دەبێ، خەڵکانێکی زۆریش لەگەڵ ڕێزمدا هیچ معلوماتێکیان نیە، یان دەڵێک ئەوە لە سەلاجە بەستیەوە خراپە، ئەوە خسمانە فرێزەرەوە تونند بوو، ئەوە خسمانەوە ئاوای لێ هات، کاکە وەڵڵە ئەوانە قیاس نین، ئەوانە پێوەرنین، ئەوە مەی، ئەوە زۆر شە هەمووی شەکرە.
دەسڵەن لە وڵاتان ئەمن بۆ خۆم لە پێشانگانی دەوڵەتی بەغدا شەهادەی ڕێزلێنانم وەرگتووە لەسەر ئەوەی کە هەنجوینەکەم بە هەنجوینی مەوی پێ دەڵێن تەبەلور العەسەل ئەوە شتێکی زۆر سروشتی هەنجوینە کە هەنجوینی دەرەجەیەک و پلێک ئەو سروشتەیە چونکە هەنجوین خۆ هەنجوینی ئەنتیفرێزی تێ ناکرێت کاکە بۆ ئەوی نەبەستی هەنجوینیش ڕادەی 600 ڕادەی شەی هەیە بۆیە پەی دەبێت لە فەسڵی ساردا یان لەناو فرزەریدا ئەسڵەن ئەوەی کە غەش بکە هەر هەنگاوانێک غەش بکە شەکر بدا بە هەنگەکانی لەگەڵ شەکریش هەندێک لیمۆندۆزی تێبۆ تێدەکا قەت نایبەستێگە چل پلەش لەژێر سەفردا بێت بۆیە خەڵکەکەی ئێمە بە ناشارەزای ئەویان بە ئەسڵ دەزانێت کە نا ئەسڵە ئەسڵەکەش بە غەش دەزانێت کە لە ئەسڵدا ئەو ئەسڵە